بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربنا لك الحمد ولك الشكر كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم آمين وبه نستعين. خوشكانی من برانی من صلاة ورحمة إخوة لهم لا يكمان لوانية كمان ودانشنية كمان لخولي إلحاد ناسي دەست پێ ئەکەین ئینشاءالله و بە پشتیوانی خوا ومێدم هەیە خوای گەورە بتوان تەمەنمان پێ بدات بتوانین ئەم خولە بە تەواوەتی و بە چاکی بەرینە سەر ئینشاءالله و ئەوەی ئەمانەوێت بە جەنابتان بگەیە بتوانین بە جوانی بیگەێنین تەوفیقمان بدات خوای گەورە موفقمان بکات بتوانین ئەوەی کە ئەمانەوێت بە جوانی بیگەێنین و جەنابیشتان خوای گەورە یارمەتیدەرتان بێت زیهنتان فراوان کە و زیهنتان بکات و بۆی بتوانن ئەم قسانەی من ئەیکەم لێم تێبگەین ئینشاءالله. أول وآخرش إن شاء الله لم كارا نيت من خوايا بو همو كاريك إنسان إيكاد براسي أجر هول ندات نيت يريك نكاتو كارا كي لقل شون بلي بشي نفسي تابي إخوانا خواسة بشي يعني بوش تابي جقل أخوا براسي بشيماني لدواي يعني نيكا باشترة هر كاري بو خوانا بو براسي نيكي باشترة بو كاتتو جقل لأوي كارا كم بكارا كو ما عنده أبي توشي رياشي ببراسي توشي رياء بي أو كاتت توشي تاوان بيت بو إن شاء الله خوشكاني مبراني من سرتاي إشمانا نيتمان يكلاكي نو بو خواك خواي يعني إما لبر خاطري تو لبر خاطري ناسيني تو ولبر خاطري بشتيواني دينكي تو إما هاتون قولم درزانة أقرينو أم درزانة ألينو بردوام بين إن شاء الله. أم خلا بو أم يكم قصة معنا بيش يمكن سر باسكة تشبيه سكام خلا بخوندريت آية لكردستان الحاد بوت ديار دا تاوكو إما بيت جاي مترسي مانو خلقي بوكو بكينو چون بلي خلقاني دزغايكي وكو رخلاي وشبيتاني بو عزيز بدينو بين أم خلانا بلينو واقعا لكردستان الحاد ديار دا نية الحاد حالته وازتا چیه؟ واتا لیره و لوی هیا لم شاردانەیەک و لەو شاردانەیەک و لەم پەیجدانەیەک و لەو سۆشیال میدیادانەیەک بۆیە چییە؟ بۆیە سوپاس بەخۆ کە ئەمەش نیعمەتە لە ژینگەی کوردستانی خۆمان ژینگەیەکی ئیلحادی نییە یا ژینگەیەکی نییە مەترسی ئیلحادی لەسەر بێت و بێتە دیاردە و تیا بڵاو ببێتەوە بەڵکو لە چەند حاڵەتێکە بەڵام ئێمە بەڕاستی ئەبێ کارێ بکەین ئەو حاڵەتانەش نێڵین یان هەوڵ بدەین بربەستێ دروستکەین ئەو حاڵەتانە نەبنە دیاردە أو حالتان نبنى ديارده بطبيعة حال همو كاري كحالت بو ورده بروبيش وشت أبيت ديارده كبو بديارده بربەستدان و قەدەغەکردن و چۆن بڵێ گۆڕینی ناڕەحەتە بێت بەڵام ئەگەر حاڵەت بوو ئەویان ئاسانە و ئەتوانین چی بکەیت ئەتوانی بربەستێک دانێت و ئەو حاڵەتانە هەر لە شوێنی خۆی و لە سوچی خۆیان بیاڵیتەوە. سوپاس بۆخوا لە کوردستان ئەو کەسانەی کە بانگەشەی ئیلحاد ئەکەن خەڵکانێکی ئاسنزمن خەڵکانێک نین لە ڕووی خوێنەواری و خوێنەواری ئەکادیمی و ئاستێکی بەرزیان هەبێت ئەمە خۆی بۆ خۆی خاڵێکی ئەگە بڵێم ئیجابیە لە ئیلحادی کوردستانە بەڵام ئیلحادی عالەمی تقریبەن عەکسی ئەمەیە ئەوانەی کە بانگەشەی ئیلحاد ئەکەن لە عالەمە لە جیهانە خەڵکانێکن زانان یعنی خەڵکانێکی زۆر ئەکادیمین لە ناوەندە ئەکادیمیەکانی زانکۆ و هینەکانە وجودیان هەیە یعنی کەسێکی وەکو ڕیچارد داوکنیس زانای بایۆلۆجیە ستیفن هۆکینگ زانای فیزیا بوو سام هارس برات راسل زانای بیرکارین مثلا هیچ ئەم ناوەکەی غەڵەت نەڵێم ئەمانە چین خەڵکانێکن لە بواری ئەزمونیەکە یەکەم دووەم لە بوارە کۆمەڵناسی و چۆن بڵێ دەروونناسیەکە زانان بەڵام ئیلحاد لە کوردستان خەڵکانێکی وانی دێمە خۆی بۆ خۆی خاڵێکی ئیجابیە لە کوردستان خەڵکە ئیلحاد توانای کاریگەری کەمترە وەکو لە ڕۆژ ئاوە بۆ چونکە ئەو خەڵکانێک کە قسە بۆ من و تۆ ئەکەن خەڵکانێکی ئاسبەرز نی ئەمە یەکەم. خاڵێکی تر خوشکانی بنبرانی بەڕێزم ژینگەی کوردستان بۆچی بیری ئیلحاد قبوڵ ناکات ژینگەی ئەوروپی ڕۆژئاوا بۆچی ئەم بیرە قبوڵ ئەکات ئەگەر تێبینی بکەین ئێمە لە ژین کوردستانە خەڵگر و خاوەنی ئاینێکین ئەم ئاینە وەڵامی تەواوی پرسیارەکانی پێیە
يعني ئەو پرسیارە فەلسەفیە ماندووکەرانەی کە خەڵکانێکی پێوە ماندوو بوون کە خەڵکانێک بە سەدان ساڵ پێش زاین و دوای زاین هەوڵیان داوە وەڵامێکی دەقیقیان دەستکەوێت بە فەلسەفە و بە عەقڵ و بە ماندووبوونی خۆیان نەیانتوانێت پێ بگەن. ئیسلام زۆر بە ئاسانی لە چەند ئاەتێک و لە چەند دەقێکە هەمووی بۆ ڕوونکردینەوە. مەسەڵەن ئەم گەردونە کێ دروستی کرد؟ ئاماژ لە دروستبوونی گەردون چییە؟ تۆ لە کوێوە هاتووی؟ بۆ چی هاتووی؟ بۆ کوێ ئەڕۆی؟ ئەمە فەیلسوفان تەواوی تەمەنیان پێوە ماندوو بوون، تەواوی زانایان تەواوی تەمەن پێوە ماندوو بوون، نەیانتوانیوە وەڵامێکی دەقیق وەرگرن لەم بابەتە. بەڵام ئەلحەمدولیلا خۆمان بەهۆی ئەو ئیسلام و ئەو ئاینێکی هەمانە توانیمانە وەڵامێکی ورد و جوان و دەقیق وەرگرین و ئیشکالێکمان نەبێت. پێناسەی خوددا چییە؟ خوددا چییە؟ یعنی ئەم پرسیار بووە، بەڵام لای خۆمان زۆر بە ئاسانی توانین چی بکەین لە ئاینەکەی خۆمان ئەم بابەتانە وەرگرین. یان کۆمەڵی بابەتی زانستی ئەزمموی. ئەم زانستە ئەزممویانە کاتێکا کە دۆزرانەوە پێشکەوتن لە ئەوروپا سێرەکەن پێچەوانەی دەقائینەکانە، پێچەوانەی دەقائینەکانە. بەڵام ئەم زانستە لە وڵاتانی مسلمان پێچەوانەی دەقائینەکانمان نییە. یعنی بەسیترین شت کاتێکا کۆپەرنیکۆس هاتووتی خۆر چەقی گەردوونە، لە دەقی ئاینی مەسیحیا ئەیانووش زەوی چەقی گەردوونە، واتە زەوی چەقە تەواوی گەردوون بە دەوری زەوی ئەخولێتەوە. کاتێک کۆپەرنیکۆس وتی نەخێر، خۆی کۆپەرنیکۆس کابراایکی قەشەش بوو، یعنی بەڵا بڵێن بە زمانی خۆمان مەلای مەسیحی بوو، وتی نەخێر خۆر چەقی گەردوونە و هەسارەکان بە دەوری ئەوە ئەخولێنەوە. ئەوە بوو کەچی دەقی ئینجیل ئەمەی قبوڵ نەکرد. کەواتە دۆزینەوە زانستیەکان بەرامبەر بیر و بۆچوونە ئاینیەکان لە ئەوروپایەکان گیر ئەبێ. ئەمەوە ئەکا خەڵکانی ئەکادیمی و زانستی لە دین دوورکەونەوە، کە لە دین دوورکەوتە ئۆتۆماتیکی بەرەو ئیلحاد دەڕۆی. بەڵام لە وڵاتی خۆمان ئەلحەمدولیلا خاوەنی ئاینێکین، توانەی یان چۆن بڵێ وەڵامی هەموو پرسیارە فەلسەفیەکان و هەر کاتێ زانستیش پێش بکەوێت، ئەزمموی تەجروبی لە بوارە تەجروبیەکە پێش بکەوێت، زیاتر گەشاوەیی و ڕوونتری و ڕۆشنی ئاینەکەی خۆمانمان بۆ دەرەکەوێت. کەواتە زانست و ئاین لە لای خۆمان دژ نین، بەڵام لە ئەوروپا دژن. دە لای خۆمان خەڵکی نابێتە مولحید، چونکە بۆچی لە ئیسلامێک ڕاکەم کە لەگەڵ زانستایەکێک، بەڵام بۆچی لە ئەوروپای کابرا لەسەر ئاینێک بێت کە دژی حەقیقەتێکی زانستیە، دژی فاکتێکە، حەقیقەتێک. بۆ سێرەکە لەوێ خەڵکان واز لە ئاین دێنن، بۆ ئۆتۆماتیکی واز لەلایەن هێنا بەرەو کوێچی بەرەو ئیلحادەچی، بەڵام لە وڵاتی خۆمان ئەمە نییە. ئەمە خاڵێکی تر تاکی ئەوروپی، یعنی باسەکەم ئەوەیە بۆ ئیلحاد لای خۆمان نییە، حاڵەتە لە ئەوروپا دیاردەیە. تاکی ئەوروپی تاکێکی چییە؟ تاکێکی داڕوخاوە لە ڕووی کۆمەڵایەتی، تاکێکە بەتەنیا ئاژی. مرۆڤیش بەتەنیا ژیا بۆ معلوماتن خوشکانی مەبرایانی من پرسیارگەلی زۆری بۆ دروستە بێت. کاتێکا وەڵامی ئەو پرسیارانە لای خۆی نەبوو، ئیتر چییە؟ ئیتر سەری بەرەو چییە چێت؟ سەری بەرەو ئیلحاد دەچێت. یعنی کەسێکی خەڵکانی ئەوروپی خەڵکانێکی پەرگیرن، دوورن، خێزانە ناو ئەوروپا نییە. چۆن لەگەڵ خێزانیش بێت زۆرینەی خێزان 2-3 نەفەرە، ئەوە کە کەت گەشتە تەمەنی 18 ساڵی ئەو جیا بێت و ئەڕوات. وانە ئەم پەرگیری و ئەم بەتاکژیان و ئەم دوورکەوتنەوە لە خێزان ئەمەیش وردە چیەکە؟ تاکێکی داڕوخاو بەرامبەر کێشە کۆمەڵایەتیەکان دروستەکات و ئەزانێ ئەم کێشانەش هەمووی لە خواوە دێن، بۆ بێتە دوژمنی چی؟ ئەبێتە دوژمنی خوا جەل جەلالوه. خاڵێکی تر ئیلحاد بۆچی لە وڵاتی خۆمان نییە و لە وڵاتی خۆمان ئەگەر خاڵی دۆم لەسەری دەرنەچم خۆمان خێزانمان هەیە. یعنی کاتێکا من ئەگەر گومانێکم بۆ دروست بێت لە خێزانەکەم یا مناڵەکەی من گومانێکی بۆ دروست بێت، من ئەتوانم گومانەکەی چی بکەم؟ بڕەوێنمەوە. براکەم ئەتوانێت گومانەکەم بڕەوێنێتەوە. بەڵام کاتێکا من بەتەنها ئەژیم برایەکم نییە گومانم بڕەوێنێتەوە، باوکێکم نییە گومانەکەم بڕەوێنێتەوە، سێرەکەی چییە؟ گومانەکە لەسەرم پتەوە ئەبێ و دروست چۆن بڵێ زیاد دەکا و بەرەو چیمە با بەرەو ئیلحادەکەم ئەبات. بەڵام لە وڵاتی خۆمان ئەلحەمدولیلا ئەمە نییە. خاڵێکی تر ئەوروپا و تاکی ئەوروپی تاکێکی چێژویستە. واتە چی؟ واتە بەس بۆ چێژ ئەژی، مادەپەرستن، بەس ئەژی بۆ ئەوەی چێژ. ئەمە جۆرێکی ئیلحادیشە، دوای باسێکین ئینشاءالله. ئیثار لە تاکی ئەوروپیان نییە. ئیثار یعنی چی؟ یعنی شتێک خۆت پێویستە لە خۆتی ئەگری تۆ ئەیدێتە بەرامبەرەکەت. من ئەم چاکەتم پێویستە، ئێستا ساردە، بەڵام کاتێکا تۆ ئەبینم سەرماتە لە خۆم داری ئەکەنم، ئەیدەمە کاکاوەن مەسەڵەن. ئەگەر تێبینی بکەن لە هەنێ ڤیدیۆ و هین هەیە لە سوشیال میدیا بڵاو بێتەوە کەسێک خۆی کاتە ئەڵێ من سەرمامە و داوای چاکەت ئەکات، سێرەکەی لە 10 نەفەر 15 نەفەر دانەیەکیان چاکەتەکەی پێدا. کەواتە ئیثار لە ئەوروپا نییە.
بەخشین لە ئەوروپا نییە کەمە تاکی ئەوروپی تاکێکی بەخشندە نییە یعنی ئەو پارێهەیەتی هی خۆمە و ئەگەر بۆشی بکرێ هی تۆی شەخوات يعني أم روحيتين دي نبوني إيثار ونبوني روحيتي بخشينو أمانة هم تشيكا أمانة هم أجر هبه مروف لروي روحي وبرزكاته مروفش لروي روحي برز بوا دايم بروكي شو ملاك كشتي بوكي كنار قريب ولا عين مروف لروي روحي داشكا كشتي ولا شهوة وأرزو بازي لانجرت وبلا إلحاد واقع أما يعني هل يكلي أما كيسلم من جدّ دانشتوين باش يكمان جستيه لا شيء باش يكمان روحه هردوكي بيويسته تو غزاي بديتي تيري بكي أما جستك بم أو خواردن وخوتن وورزش وشي تيربي بلان باش روحك إلا بعين تيربيت إلا بعين تيربيت أجر أم بشا قشي نكردو بإثارو بيارمتيدانو ببخشينو بشون بلي خفتي خلق بخفتي خوزانينو بابتانا أمري كمرد تو روحت مرد يتلا شبرو كير لانقوانيه بروشي برو إلحاد أروى بوي خشكاني مباني برسم أما لولاتي خمان الحمد لله عينك مان هي تو رو لشوروجك بين جار أم روحة تغذية أكيد دعاء أكيد صدقة أكيد إيثار أكيد شو زانم روحي يارمتي برامبرته بزيته بكمندامة بزيته بنخوشة يعني تماشا بكن خشكاني مباني من لولاتي خمان كسيك آمادية ئافرەتێک مەسەلەن مێردەکەی ئەمرێت ئامادەیە 30 ساڵ چاوەڕێی 2 مناڵی بکات یعنی تەواوی چێژی ژیانی خۆی ئەمرێنێ بۆ خاتری چی بۆ خاتی 2 مناڵی ئەمە چ ڕۆحەتێک ڕۆحەتێکی بەرزە یا خەڵکانی ئامادەیە باوکو دایکێکی پیر کە ئەم باوکو دایکە لەوانەیە هیچ چۆن بڵێ سۆزێکیشان بۆ ئەم مناڵە هەر تووشی زەهایمەر بۆ هەر ئاگای لە دنیا نییە ئەڵێ کەسێک مناڵێکی بڵێن دایکێکی برد بۆ لای دکتۆرێک الله دایکە کار لەم کوڕەیەدا و هەر جنێوی پێدا ئەمانە وتی ئەمە چیتە وتی دایکمە وتی ئێوە بوا جنێوت پێدا بۆ ئاوا چۆن بڵێ ئاوا مامەڵە لەگەڵا ئەکات ئەوە ئەزانێت تۆ کوڕی ئەوی ئەڵێ نەوەڵا نازانێ من کوڕی ئەوم ئەڵێ ئەگەر نازانێت تر چۆن بڵێ بۆ ئاوا خزمەتیەکەی ئەڵێ بەس وتی من ئەزانم ئەو دایکی منە يعني ئەم ڕۆحیەتە بەرزە لە ئیسلامە ئەمە لە ئیسلام وەرگیراوە طبعا لە ئیسلامە لە شوێنی ترا نییە ڤیدیۆیەکم بینی لە ماوە کەسێک مقابلەیەک ئەڵێ تۆ زەواجی کردووە یا سینگڵی پیاکی بە تەمەنی لەوانەیە 6 ساڵ بێ بینتان ڤیدیۆکەش گەبینێتەوە وتی من سینگڵم یعنی چۆن بڵێ ژنم نێناوە وتی بۆ وتی من گرنگی بە دایکمە دەم لەگەڵ دایکمە ئاژیم خزمەتی دایکمەکەم تەواوی هۆڵەکە ماوە سێرە چەپڵەی بۆ لێدەن شتی وا دەگمەنە لە ئەوروپا شتی وا نییە کەسێک ئامادە بێ خزمەتی دایکی بکات گەورەترین خزمەتی دایک ئەوەیە ئەگەر لە ساڵە جارێکە نامەیەکی بۆ بنێری گوڵێکی بۆ بنێری چوزانم شتێ لەو بابەتانە ئەم نەمانی ڕۆحیەتە مردنی ڕۆحیەتە کبوونەوەی ئەم بلایەنە ڕۆحیە وردەوە دەست ئینسان بەرەو کوێ بە بەرەو ئیلحادە بە دەی ئەمە لە وڵاتی خۆمان نییە ئەم مردنی ڕۆحیەتە لە وڵاتی من و تۆ نییە ڕۆحەت ئێمە زیندووە یعنی سێرەکەیت تۆش تۆ ماڵ خێزان و مناڵ ئەش تۆ مەسەلەن براو کەس و کار مەسەلەن عیبادەت و لایەنە پرسچەکە لە بواری یارمەتیدان کابرا سیارەکە لێرە ئاسووتێت هەر لەو شوێنە پارەی سیارەکەی بۆ کۆکرێتەوە بەرزی ڕۆحیەت مرۆڤ بەرەو ئاین ئەبات ئەوە خاڵێکی تەواو بەڵێ هۆکاری ئەوەی ئێمە ئەم خولانە بکەین و ئەمەی خوشکانی من برانی بەڕێزم یعنی ئەم خاڵەی باسم کرد باسی چییە باسی نەبوونی ئیلحاد حاڵەت لە وڵاتی خۆمان و بڵێن دیاردێ لە وڵاتی ئەوروپی ئەی ئەم خولە ئێمە سوودی چیەکردنەوەی ئەم خولە بمانەوێت و نەمانەوێت ئێمە ئێستا لە بەردەم لێشاوێکین لە سۆشیال میدیا واتە چییە واتە بە ئاسانی ئێمە ئەتوانین دەست خەڵک ئەتوانێت دەستی بگا بە ئێمەش ئەتوانین دەستمان بگێ بە خەڵکی زۆر بە ئاسانی زۆر یعنی ئەگەر ئێستا وتارەی منە قسانەی من لێرە ئەگەر لایش بێت لەوانەیە بە هەزارە خەڵک تەماشای بکات مەسەلەن ئەگەر تەماشای بکات بیبینێ یعنی بە ئاسانی بیرروبۆچوون ئاڵوگۆڕ ئەکرێ کەسێک ئەتوانێت کەسێک بخەیتە ژێر کاریگەری بیرروبۆچوونەکانی خۆت ئیتر ئابە باش ئابە خراپ لەبەر خاتری ئەمە کەواتە ئەم مەترسی ئیلحادە کە لە ئەوروپا هەیە و ئێستاش بەڕاستی زوبان ئاسان بۆ خەڵکانی خۆمان بەعام بە شێوەیەکی گشتی گرنگی بە زوبانەکان ئەدەن خەڵکانی وهەیە لەم کورسانی من و تۆ زوبانی سینی ئەزانێت زوبانی یابانی ئەزانێت یعنی کەم زوبان لەوانەیە زۆر مستعمەلیش نەبێ چجای بگاتە زوبانی ئینگلیزی کەیتر زۆر لەوانەیە لەم مەجلسەی جەنابتانە نیوەتان بیزانن ئەو عەرەبی بە هەمان شێوە وەڵحاڵ بە ئاسانی تۆ ڕوبەڕووی ئەو فکرە ئیلحادیانە ئەبیتەوە کە لە ئەوروپا و ئەو غەزوەی ئەوروپی کە بە وڵاتانی ئیسلامی هەیە کە بۆمان دێت
بۆ ئەوەی ئێمە نەکەونە ژێر کاریگەری ئەو فکرە ئیلحادیە ئەبێ ئێمە سەرەتا چەکی ڕوبەڕووبوونەوەی ئەو فکرەمان پێبی تەشبیه نەبێ بۆ ئەوەی من ئیمڕۆ نەخۆش نەکەوم جەنابەت بۆ ئەوەی ئیمڕۆ نەخۆش نەکەوی بەم سەرمای ئیمڕۆ ئەبێ قەمسەڵێک لە بەرابی واضح نییە یعنی ئێمە بۆ ئەوەی تووشی دەردێک نەبین لە سەرەتاوە چیەکەن خۆمان ئەپارێزین کاتێک کەوتیان نەخۆشی کۆرۆناتێ خەڵکی وا بۆ ڕۆژی 20 جار دەستێ شۆرت خۆی پارێزی ئەی ئەگەر خۆی نەپارێزێ بە هۆکارەکانی خۆپاراستن تووشی ئەو دەردە ئەبێ بۆ ئەوەی ئێمەی گەنج تووشی ئەم دەردە نەبین بەڕاستی ئەبێ ئەم فکرەی کە هەیە شارەزا میلی تاوەکو ئەگەر خوا نەخواسە فکرەکان عەرز کردین لە پاکەتێکی شیرینیە بزانین ئەم پاکەتە پس پاکەتەکە ڕەنگی پاکەتی شیرینیە ناوی پاکەتەکە پڕە لە شتی ناباش جاری وایە ئەم فکرانە عەرز ناکرێن بە شێوەیەکی وەکو خۆی تێبینی بکەن لە ئەم ماوەی پێشوە ئەو ڕێکخراوی ئاشنا ناویش نێنی باشتر چونکە تەسویرە هەندێک ڕێکخراو بوون ئەم ڕێکخراوانە لەژێر ناوی کۆمەڵێن ناوە هاتن فکرەی ئیلحادیان بڵاوە کردەوە ئەو ناوانە دوور و نزیک پەیوەندی بە ئیلحادەوە نەبوو باسی ڕژیم ئەکات ئەی من قەڵەوم ئەرە وەڵا حەزەکەم ڕژیم کەم زەعیف بوو لە شولارێکی ڕێک و جوانم هەبێ طەبیعەتی ئینسان وایە ئەی من مەسەلەن لە ڕووی دەرونیەوە لاوازم حەزەکەم خۆم بەهێزکەم خوێنەواری زمان نازانم حەزەکەم فێری زبانی بم من بەم ئامانجە ئەڕۆم بەڵام ئەو بە ئامانجێکی تر لە پشتمەوەتی یعنی پشتم ئەگرێت کەواتە چییە کەواتە فکرەی ئیلحاد ئەگەر تۆ نەیناسی قەباغەکەی جوانە بەڵام کاتیان ناسیت هەر لە دوورەوە بینی تێگەی ئەم قەباغیان فعلە ناوەکەی شیرینی تایە نەوەڵا ئەم کارتۆنیان نە ئەمە ئیلحادەکەی کەسەکە ئاناسی بۆیە چییە بۆیە لەسەر ئەم لەبەر خاتری ئەمە ئێمە خۆمان پرچەکەکەین ئیتر هەر کەسێک هات و دانیشت و قسەی زلی بۆ کردین ئەتوانی ڕوبەری بۆسی ئەتوانین بەرامبەری چۆن بڵێ هەر پرسیارێ هەر گومانێکی وروژان وەڵامی گومانەکەی بدەینەوە زۆر بە جوانی و بە ئەدەب و بە حکمەتەوە یان لانی کەم لێش ماتوانی وەڵامەکەی بە شێوەیەکی ڕێک و پێک بدەینەوە خۆمان نەکەین ژێری کاریگەریە وەڵامە یان کەسوکار برا و خوشک و کەسوکارمان لەو گومانانە چی بکەین بپارێزین کەواتە ئێمە مەبەستمان چییە مەبەستمان ئەوەیە پێشوەخت سا تۆ لەوانەیە بپرسی ماوەسا کە تۆڵەی دیاردە نییە ئیتر بۆ ئاوایە ئەمە کۆ کردوەوە ئەمە قسانەکەی ئاڵێن بۆ ئەوەی پێسەکە گورگ نەیخوا ئەگەر گورگ خواردی ئیتر من لێدان لە مناڵەکەم چ سوودێکی هەیە بۆ ئەوەی تۆ نەبیتە گەنجێک لەژێر کاریگەری ئیلحاد بتلێنێتەوە بتپلیشێنێتەوە دوایی بێدەسی پشتێنی مامۆستا سەرکەوت بگری بڵێ مامۆستا گیان ئالە من تووشی ئەم گومانە لەبوون چۆن نجاتم ئەدێ لەم گومانە چۆن ئەم ژیانم پڕ بۆ لە دژیەکی و لە ئاڵۆزی و لە نائاسوودەی چۆن ڕزگارم ئەکەی تەمان ئیلحادەوە دێنی سە باسی یەکەم پێش ئەوە تۆ چەکی خۆتی پێ بێ کێشە بێ مشکلە هەر ئەم بابەتانە کە دێت بگرەکە و کە باسیەکە بۆ تۆ چۆن بڵێ طعمەیە یعنی چۆن بڵێ خواردنە بۆ تۆ يعني ئەو کە باسی ئیلحاد دەکات کابرایەکی ملحید بۆ تۆ خواردنە پێی معلومەی پێزیا ئەکەی نەک لەژێر کاریگەری ئەوابی بەڵام ئەگەر ئەم خولانە نەبینین ئەم خوێندنەوەی ئەم کتێبانەمان نەبێ واقعاً ئەبینە چی ئەبینە نیەچیرێکی دەسەمۆ بۆ ئەم فکرە سەقەتە و تووشیش بووین بەڕاستی خوشکانی من برایانی بەڕێزم ئەمە خاڵی دۆمیانە تووشیش بووین یعنی سەرمان لەوانەیە لە خۆکشتنەوە دەرچێت ئەدهم ئیسماعیل ئەگەر ناوەکەم غەڵەت نەوت بێت ئەدهم ئیسماعیل یەکێک بوو لە ساڵی 1932 خۆی کوشت یەکێک بۆ لەو ملحیدانەی کە لە تەمەنی 29 ساڵی دکتۆرای هێنا لە ڕیاضیات لە رووسیا لە ساڵ 1929 کابرایەکی ملحید بوو عەرەب بوو ئەم کابرا عاقیبەت وتی چی وتی بەم ئیلحادەی من هەڵمگرتووە ژیان تام و مانای نییە بۆیە من خۆمە کوژم خۆی هەڵدانا و ئاوی ئەسکەندەریە و نامەیەکی جێڵا دوای خۆی کەواتە ئەگەر ئیلحاد تووشی بووین چێژ لە ژیان نابینی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا واضحة يعني تواو دا الروخين أرمين برقي هيج يعني برقي هيج هوا ببسيطين هوا توشي لرزوتاو هلامات بي جيان ما نامينت ونزان خشكاني من براني من أو كساني كملحدا أعسود أخون كملحدا أعسود جيان أكن يقين تابعين أخير یەکێ لەو ملحیدانە ناوەکەی نایانە لەبەر تەسویرە ئەڵێ چی ئامۆزایەکی ئەڵێت ئەڵێ وەڵاهی هەموو شەوێ بە دوو سێ حەب ئەخەوێت ئەم حەبی ترامادۆڵ و ئەم مای کە خەڵکی پێخەوێنرێت
بۆ چونکە ئەم کەسە نەئاسوودەیە بەڵام من و تۆی مسلمان کە لە حەملا نوێژی عیشات کردو وەترەکەت کردو چوار دوعای باشی کردوت سرق سەرجەکە خەوتویت خەمت نییە خەبت نییە ئەم گەردونێکی دروستی کرد خەبت نییە تۆ بۆچی هاتووی بیرەکات و بۆچی هاتوو نازانین بۆچی هاتوو نازانین تۆ هاتووی بۆی بەندایەتی بکەی بۆی خواپەرستی بکەی بۆ ئەوەی بۆی خوا لە خۆ ڕازیکەی چەند ئاسوودەی تۆ بەڵام ئەو چییە ئەو لە تەنگ و چەڵەم و ژیانێکی ناڕەحەتایە بۆ ئەوەی ئێوە نەکەونە ناو ئەو ژیان ناڕەحەتە من نەکەمە ناو ئەو ژیان ناڕەحەتە چۆن بڵێ بەرگێکی بتۆ لەبەر ئەەکەین خۆمان تووشی و سەلمە هەڵاماتە ناکەین ئیسراحەت ئەژین ئەو خاڵێکی تر بۆیە بەڕاستی ئەم خولانە ئەڵێنەوە ئەگەر خوا نەخواست خەڵکان و گەنجانی ئەمە ببنە مولحید ئەمە لە دوای بە یەک ئەڵقەی تەوا باسی یەکەم ئەو کەسانەی کە ئەبنە مولحید لە ڕووی ڕەوشتیوە دەئەڕوخێن بۆ چونکە قەناعەتی وان نییە ڕەوشت و ئەخلاق هەبێ لە کۆمەلگا ئەڵێ چی وا لە من ئەکات چاکە بکەم خراپە نەکەم یعنی ئەگەر دین ئەگەر خوا ئەگەر نازان وجدان ئەمان لە ئەم هیچ پێناسەی نییە پێناسی بەم شتانە نییە کە پێناسی بەم شتانە نەبوو کەواتە ئیتر لای ئەم کەسێ بکوژێت و کەسێ لە خەسەخانە ڕزگارکە بە پێدانی مەسەن بتڵێ خوێن و عەمەلیاتێک یەک کەسێ دزی بکا بۆەوەی چۆن بڵێ پارە پەیاکا و کەسێ پارە بدا بە خەڵکی سەدەقە بکات یەک کەس ئەخلاق لای ئەمان نییە لای ئیلحاد ئەخلاق نییە کە ئەخلاق نەبوو ئیتر چی دروسە بێ تاوان دروسە بێ سنوور بەزاندن دروسە بێ یاساشکێنی دروسە بێ چۆن ئەو کەسەی کە باوەڕی بە ئەخلاق نییە چی وای لێ ئەکا لە دوکانەکەی تۆی دوکانەکەی من زینەکە چی وای لێ ئەکا زینا نەکە حاشا لە ڕوو جەنابتانە بینەران بیسرە چی وای لێ ئەکا فێڵ نەکا الغایەة تبرر الوسیلە جێبەجێ نەکا هیچ بربەستێ نییە کاس ئێسان بە تۆڵم کاکە بۆ زیناکڵێ کاکە حرامە وشەیە حرامە وای کردووە من یاساشکێنی نەکەم دەی کاتێکا لە ئیلحاد خەڵکان بوون بە مولحید یعنی خەڵکانێکی چی دەرەچن خەڵکانێکی یاساشکێن دەرەچن تا چی تا ئاستی اقتصاد دەستدرێژی کردن تا ئاستی زینای مەحاریم تا ئاستی زینا لەگەڵ ئاژەڵ تا ئاستی کوشتن تا یعنی پیاوێکی وەکو ستالین بۆ دروستەکات ئامادەیە بۆ بەرژەوەندی خۆی 36 ملیۆن خەڵک کوژێت پیاوێکی وەکو هیتلەر بۆ دروستەکات ئامادەیە جەنگی جیهانی هەڵگیرسێنێت هیچ طبیعیشە لای بۆ چونکە ڕێگرێک نییە لەوەی تۆ بڵێ مەکە لای موتی مسلمان ڕێگرە هەیە لای ئەو نییە دەیکەواتە ئەگەر خوا نەخواسە ئێمە لەم خولانە بەشداری نەکەین و خۆمان بتەو نەکەین لەژێر ئەو لە شاوەی کە هاتووە ببینە مولحید ئەوە تاکێکی چۆن دروستە بێت لە کۆمەلگا تاکێکی درەندە دروستە بێت ئەگەر ئین صح التعبیر وەکواڵێ ئەگەر تعبیرەکەم دروست بێت تاکێکی درەندە دروستە بێت یعنی خەڵکانێ دروستە بن ئیترم خەڵکانە هیچ شتێک ڕێگر نییە لەوەی چاکە خراپە بکە هیچ هاندەرێکیش نییە لەوەی چاکە بکە هیچ هاندەرێکی نییە طبعا ئەمە لە بابی الحاد والأخلاق زۆر بە درێژی باسیەکەن و قسەی خۆیانێنین ئەوەندە کافیە لەسەری ناڕۆ بەڵێ لەبەر خاتری ئەم خاڵانە ئەبێ ئێمە چی بکەین خوشکانی من برایانی من ئەبێ ئێمە لە بواری ئیلحادا خۆمان تۆک مەکەین طبعا مەرج نییە من و تۆ یا عامەی خەڵک لە تەفسیلاتی ئەم باسە بزانی خوشکانی برایانی من يعني مرج نییە مثلا لە تەفسیل و وردەکاری ئیلحاد جۆرەکانی ئیلحاد و زانست ئیلحاد و فەلسەفە ئیلحاد و ئەخلاق مثلا ئیلحاد و پەرەسەندن مثلا پرسیارە نالۆجیەکانی ئیلحاد ئەم بابەتانەی کە زۆر چۆن بڵێ وردەکارین بزانێت بەڵام دە ئێستا ئەمەی کە ئێمە لە مەجلیساین کە هاتوون بە ئێرە بەڕاستی ئێمە لەم شاری دەربەنی خانە مەسەلا ئەوەندە خەڵک بۆ تۆ ئەمەی کە لێرەیە بۆوە هاتووە لە وردەکاری ئیشەکە بزانی بۆی خوشک برایانی من یعنی ئەمەی خۆمان کە وردەکاری ئیشەکە ئەزانین فێر ئەبین ئەبێ چی بکەین ئەبێ ئێمە وەکو ئاەتەکە بۆم باسکردن ولولا نفر من كل فرقة طائفة ليتفقهوا في الدين ئێمە بیگەین بۆ کێ بیگەین بۆ خەڵکانی تر طبعا ئەو کاتە تۆش مەرج نییە بەم شێوە قوڵەی کە لێرە باسیەکەین بەم شێوە قوڵە تۆ نەقلیکەی نە ئەتوانی بە زمانێکی سادەتر نەقلیکەی بەڵام خۆمان ئەوێ بەڕاستی لە هەر کۆمەلگا لە هەر شوێنێک کۆمەڵی خەڵک هەبن زۆر بتەو بن زۆر بەتوانا بن لە وردەکاری شتەکە بزانن ئەمە بۆ ئاستێکی بەرز بە زمانێکی سادەتر بۆ ئاستێکی نزم بۆ خەڵکەش چی بکەین بۆ خەڵکەش باسی بکەین ئێمە لێرە ئینشاءڵڵا خوشکانی من زۆر بە تەفسیل
زۆر بە تەفسیل لە چەند وانەیەک لە چەند دانیشتنیەک ئیتر خۆڵاسە 15 تا 15 دانیشتن ئەگە بڕوات زیاتر یا کەمتر تەواوی بابەتی ئیلحاد دەخێنە خزمەتتان. ئیلحاد چییە؟ مێژووی ئیلحاد چییە؟ جۆرەکانی ئیلحاد، هۆکارەکانی ئەوەی گەنج ڕوو بە لەو ئەبنە مولحید، بەڵگەکانی بوونی خوددا، بەڵگەی پێغەمبەرایەتی، گومانەکانی سەر قورئان، گومانەکانی سەر سوننە، ئیلحاد و ئەخلاق، ئیلحاد و پەرەسەندن، ئیلحاد و زانست، ئیلحاد و فەلسەفە، شتێکمان پێوتی ئیلحادی ڕۆحی، ئەمە ئینشەڵڵا دوایش باسیەکەین ئەم بابەتی یۆگا ئەمانەیە، ئیلحادی بڵێن ڕۆحی هۆشنی پێوتەیەکش بارزی پێوترێت. ئەم جۆرانە بە تەفسیل ئینشاءڵڵا باسەکەین، هەروانەیەک بابەتێکیان بە تەفسیل باسەکەین ئینشاءڵڵا. ئیتر جەنابەت کە ئەم بابەتت لێرە بیست گوێت لێگرت ئەو کتێب خوێندنەوانەوە ئەو بڵێن ڤیدیوانش کە ئەیبینیت وردە قەناعەتەکەم ئینشاءڵڵا بای ئەوەندەت پێ بوو بێت ئیتر خۆت بتوانی ئەم بابەتە باسکەی ئینشاءڵڵا. بێنە سەر چی یەکەم پرسیار ئیلحاد چییە؟ ئیلحاد چییە؟ وشەی ئیلحاد وشەیەکی چییە؟ وشەیەکی عەرەبیە. وشەی ئیلحاد وشەیەکی عەرەبیە. تەمام قسەیەکیش بۆ خوشکبرانی خۆم بکەم. عەرەب ئەڵێ چی؟ ئەڵێ قەید العلم بالکتاب. قەید العلم بالکتاب واتە چی؟ واتە زانست بگرن بەچی بنووسین. ئەگەر ئەم بابەتی کە من عەرزیەکەم تۆ نەینووسیت خۆش توانی ئیسا نەنووسیت لە دووبارە بوونەوەی کە واجبە لەسەرتان. دووبارە ئەم ڤیدیۆ گوێ لێ بگرنەوە واجبە لە ڕاستیە لەسەرتان لە دووبارە بوونەوە شتێ بنووسن. بۆچی؟ لەبەرەوە لە ڕاستیە من ئەمەی کە نووسیمە خۆ ئەتوانم پێتان بدەم، بەڵام لەوانەیە من ئەم بۆ خۆم نووسیمە بۆ جەنابتان زۆر ئەوە نەبێ. بەڵام کە دووبارە گوێ لێگرتەوە کۆمەڵە شت لای تۆ سادەیە ئەوە ناینووسی، کۆمەڵە شت لای تۆ گرنگە ئەوە ئەنووسی. هەر یەکەوە پێ ئاسی تێگەیشتن و وشیاری خۆی. خوشکانی من بەلایانی بەڕێزم وشەی ئیلحاد لە لام حا دالەوە هاتووە. ئەڵێ ئەصل ئەمە ئیبن فارس ئەڵێ ئەصل يدل على ميل عن استقام. ئەڵێ ئەم وشە لە ڕووی لوغەتەن ئێمە لە زبانی عەرەبی دووشتمان هەیە. بابەتێکمانە پێوتێ نەک هەموو زۆرێک لە وشەی عەرەبی لە ڕووی لوغەتەن یعنی عەرەب لە ئەسڵا ئەم وشەی بۆچی بەکارهێناوە دوای ئەوەش کە ئیسلام هات مانای ئەم وشە یا عورف یا شەرع با بڵێن مانای ئەم وشەی چی لێ کرد. ئەو پێوتێ ئیستلاحەن زاراوەی ئەمان پێوتێ چی؟ لوغەتەن. ئەم باسی لوغەتەن ئەەکەم. لوغەتەن ئەڵێ چی؟ ئەڵێ ئەمە ئەسڵێکە بۆچی المیل عن استقام واتە لادان. ئیلحاد یعنی چی؟ یعنی لادان لە چی؟ لە ڕێگەیەکی بەردەوام. ئەی چی؟ الحد الرجل واتە چی؟ الحد الرجل إذا مال عن طريقة الحق والإيمان. واتە تۆ کاتێک کەسێک ئەڵێ بە فڵان کەس ئەڵێ الحد الرجل واتە پیاوەکە بوو بە مولحید. ئەمە یعنی چی؟ یعنی ئەم کەسە لایدا لە ڕێگەی حەق. کەواتە ئیلحاد بەمعنە لادان تێت. عادەتەن تۆ کە لە شتێک لا ئەدەی بەرەو شوێنێکی تر ئەچیت وانە کەواتە بە معنای مەیلدانیش دێت. ئیلحاد ئەم دوو معنای هەیە. یعنی لە شتێ لا ئەدا مەیلی بۆ شتێکی تر هەیە. ئیلحاد بە معنای مەیلدانیش دێت. هەم بە معنای لادان هەم بە معنای چی؟ مەیلدان. وشەی لەحد خۆمان دەڵێن چی؟ کوردەواری خۆمان دەڵێن چی؟ ئەڵحەڵ خۆمان ئەڵحەڵ یا ئەلحەد. ئەم ئەڵحەدە خۆ کوڕەکان حتممە بینیوانە کچکانش نابینی بێ خوشکان نابینی بێ کاتێک خەبر هەڵەکەنیت لە وڵاتی خۆمان لە ناوەڕاستی گۆڕ ئاوا شەقێک دروست ئەکەن ئەم شەقە مردووەکەی بەلاتی ئەخەن. ئەمە لە وڵاتی خۆمان ئیتر بەهۆی پێکاتی زەویەکەمان بۆ چۆن بووە لە ناوەڕاستە ئەکرێت. بەڵام من بینیومە لە عومرە لە بەقیع کە گۆڕ هەڵەکەنن لە ئەمە گۆڕەکەی با بڵێن لێرەوە لە حەد هەڵەکەنن یعنی لا ئەگرێ. وشەی لە حەد کە ئەڵێ یعنی لای گرتووە لە ناوەڕاستەکە نەماوە لای گرتووە بە بنمێکی چی؟ بنمێکی قەبرەکە. بۆ ئەڵێ چی؟ ئەڵێ لە حەد القەبر ئەی حەفەرەه وعەمەل له شەقەن یعنی قەبرەکەی هەڵکەند و چی کرد؟ شەقێکی لەلاوە چی کرد؟ لەلاوە دروست کرد. یان ئەڵێ چی؟ ئەڵێ لە حەد السائل یعنی پرسیارکەرەکە چی کرد؟ مال عن طريق القصد واتە چی؟ واتە ئەو کەسە کە پرسیارەکەی کرد لە ڕێگەی مەبەستەکەی چی کرد؟ لایدا. لە حەد السهم عن الهدف ئەی عدل عنه واتە کاتێکە تۆڵی ئەم تیرە لە هەدەفەکەی خۆی لە ئاماجەکەی خۆی لایدا چی؟ ئەی عدلە عنه تا کۆتایەکەی لەوە زیاتر لەسەری ناڕۆم. کەواتە لە ڕووی زمانەوانی ئیلحاد بە معنای چی دێت؟ ئەمە کورتەکەی لادان لە شتێک کە قورئانیش هەر بەم معنا بەکاری هێناوە یان مەیلدان بۆ شتێک. لادان لە شتێک یان مەیلدان بۆ شتێک. خۆی مەیلەکە لە ڕاستیا لە ئەمە یەکەمیانەوە هاتووە چونکە هەر شتێک لایدا ئۆتۆماتیکی مەیلە بۆ شتێکی تر. واضح نییە؟ ئێستا من نامە ئەم دەرزە ئەچمە
مثلا جورەکەی ماوەسە هێرش لێرە لامدا چوومە مەیلم دا ژوورەکەی کێ ژوورەکەی ماوەسە هێرش بەڵێ وتمان لە قورآنە دوایش باسیەکەین وا بەکارهاتوە وشەی ملحید لە چی هاتووە خوشکانی من وشەی ملحید اسمی فاعلی الحدەیە الحدە يلحد أما فعل مضارعكيتي فعل مضارعي رباعي كاتك يكين اسم فاعل مما خينا بيشكي وكسر خينا مع قبلكي أبيت ملحد الحد يلحد ملحد يعني شيء يعني أو كسيك شيء كملحد خويتي فاعلكية بلا ملحد يعني أو كسيك الحادي بس راجع بجي أكري مفعولكية ملحد من زيدة كخوي ملحدة بلام شيء ملحد عكسكيتي جمعي ملحدون هي ملاحديش هي هروكم معلومات واتا شي واتا ملاحديش جمع تكسيره ملحدون جمع مذكري سالم ما هروكم معلومات بيزان خرابنيه امانه ملحد لو شوهاتو لروي زاراوي وملحد يعني شو خشكاني مبراني يعني الحاد ملحد يسبو شي بكاردي يس ام بابته بو شي بكاردي معناه لادان ادا معناه ميلدان أدا يا بابا كتر الله ملحد لروي زاراوي وهو مذهب فكري ينفي وجود الخالق الكون الله إصلاحا بريتيا لو مذهب فكرية بريتيا لو مذهب يعني ريتشك فكرية لو ريتشك فكرية كتشيا كنهي ونكوالي لبوني تشيكا لبوني أو أكا أم قردونا بديهي نريكي هبي لإساء الحاد أما يبيناسكي سوور دكارك جباسكين الله شيء طبعا أم كلمة لكلمة شو هاتوا كلمة أثيوسي يوناني وهاتوا طبعا أثيوس وشيء لكلمة يوناني بمعنى نتيا هر أكا ثيوس ثيوسك بمعنى شيء بمعنى إلهة أخواتي جل جلاله كواتك عليه أثيوس يعني شيء يعني نبوني خوا تعبيرك دروز نبوني خوا أتايست يا أتيست كي تركع إنجليزية كيتي هر تقريبا اللي هو هاتو بلام شو بلاي مبنى كلمة كانت وزي ألوجور بيكردو يعني كله تايست يعني شيء يعني أو كسي باوري بابوني خوا نية يعني لبناسي كتير كار أمان معنا أدا تقريبا على شيء على مذهب فلسفي الحاد خصوصا بعضين فلسفة بلا مثال راسي الحاد هلا بعضين فلسفة درتشوها بوت بيلكي سربخو تقريبا مذهب فلسفي يقوم على فكرة عدمية لسرت شبنا معك وصاوة بنماي شملي هيج بوجراي عدمية بوجراي يعني بوجراي لبنسب بنماي بوجراي يعني هيج نية دنيا شيء هيج نية ولا سر أوي إنكار وجود خالق كخوالم قردوناتشيا نية ولا سر أوي المادة الأزلية أم قردونا هربوة كهربوبية كواتك كسيكي بيويست نية بدي بيهانت كواتك دروس كريكي بيويست نية هربوبية كواتك خالق ومخلوق يك يعني قردون خوي دروس كردوه طبعا أنا بدي بدرجة تفصيل باسيكي قردون خوي دروس كردوه أما تقريبا بشويكي قشتي بيناسي تريش مينا بلام كاتك باسي ناكن خيناكا بشويكي قشتي بيناسي الحاد كواتا بيناسي الحاد أمية ريتشكيك مذهبك فكري فلسفية آمان جويا باسي تشيا باس لو كلم قردونا خالق يكنية بديهنري نية دوام وباسي أو أكاد كأم قردونا مادم بديهنري نية كواتا أزلية واتا هربوة كهربو بيه كواتا خوي هنا تبون كواتا يك چون بلي خالق ومخلوق تيكل أكن أما بيناسي الحاد بشي وقشتيكي بلام الحاد للاي مسلمانان لكونا براسي بيناسي كي تريبوه بيناسي أم بيناسي نبوة بو چونك شلال درس داتو باسي ميجو لحادكين چونك نبوة لم يجو إسلامي خلقانيك إنكاري وجودي خوابكن شتيوان نبوة أول كهر فرعون كالله إنكاري وتوتي أنا ربكم الأعلى ومن خواتان من إنكاري وجودي خواي كله فرعون إنكاري وجودي خواي نكردوه ها قومك الله شي قومك بيان أتذر موسى ها وأتذر آلهتك آياتكم بونايس وتذر آلهتك على أي فرعون تواز لموسى ديني تا أو جملة قصب يبلو تو جملة خواكت إمالكي كواتف فرعون باوري بخوا بوه
باوەڕی بەخوا بووە کەوتوتی ئەنە ڕەبکم الأعلا وەکو ماسە ناسرە فەرمێ ئەڵێ من گەورە فەرمان ڕەوای ئێوەم آخر وشەی ڕەب ئەگەر ئیضافە بکرێ معنای ئیلاهی تیانی ئەگەر ئیضافە بکرێ واتە کە تۆڵێ ڕەب البەیت يعني ژنی ماڵەوە ئەڵێ مثلا رب السوق يعني خاوەنی دوکانەکە مربي پەروەردەکار بارك الله بەڵام ئەگەر ئیضافە نەکرا لە سیاقا مەبەست پەروەردگار خۆیان جەل جەلالوه بەڵێ ئەی ئیلحاد لە ئیسلام بەچی بەکارهاتوو خوشک و برایانم هەر کەسێ یەکەم نکۆڵی بوونی خوای کرد بێ دووەم نکۆڵی سیفەتێ لە سیفەتەکانی خوای کرد بێ نکۆڵی لە پێغەمبەرایەتی پێغەمبەران کرد بێ نکۆڵی لە باوەڕبوون بە قیامەت و بە ڕۆژی دوایی زیندووبوونەوە کرد بێت نکۆڵی زانایان بەزاندووە ئیجمالیەتی سونە کرد بێ یعنی نکۆڵی تەواوی سونەت بڵێن ئیشی پێ ناکەین نکۆڵی لە ئیجماع کرد بێت ئەمانە هەمووی پێوتراوە مولحید بۆ لێرە مولحیدیان بە مانا لوغەویەکە بەکا یعنی لای داوە تۆ واجبە باوەڕت بەخوا هەبێ تۆ لا ئەدی باوەڕی پێ ناکەی واجبت باوەڕ بە پێغەمبەران هەبێ لا ئەدی باوەڕی پێ ناکەی باوەڕت بە ڕۆژی دوای هەبێ لا ئەدی باوەڕی پێ ناکەی ئەم لە ئیسلامە وشەی ئیلحاد تقریبا فراوانتر کراوە هەر تایبەت نەکراوە بەو کەسانی باوەڕیان بە خودا نییە ئەو کەسانەشی باوەڕیان بە پێغەمبەرایەتی نبووەت باوەڕیان بە ریسالەت باوەڕیان بە قیامەت یوم القیامە باوەڕیان بە حجەتی سونەت ئەمە تقریبا هێنانە بابی چیا لە بابی ئیلحادا دایان ناوە بەڵێ کەواتە کەسێک نکۆڵی لە بوونی خوا بکە ئۆتۆماتیکی ئیلحادی ئیسلامی تیاجێ بێت وانە چونکە کە تۆ نکۆڵی لە بوونی خوا کرد ئۆتۆماتیکی نکۆڵ لەوە کە ئەم پێغەمبەر لە لایەن خواوە هاتووە تۆڵی خواکەنی تر پێغەمبەر ئیدعای چیەکە صلی الله عليه وسلم ئۆتۆماتیکی کە ئێمەڵێن خوایە خاوەنی ڕۆژی قیامەت و زیندومانەکە تۆڵێک کە ئەم خوانەیە کەواتە ڕۆژی قیامەتیش نەما کاڵێ ئەم خوانەیە کەواتە کە شتێک نەبێ سیفەتیشی نییە سیفەت ملازمەی زاتەکەیە ئەی نییە واضح براکانم کەواتە هەر کەسێک بە پێناسەی ئیلحادی مستەڵەحی چۆن بڵێ ئینکاری وجودی خوای کرد ڕێک ئەوە ضمنەن ئەچێتە ناوچی پێناسەی ئیلحادی ئیسلامی بەڵام مەرج نییە هەر کەسێ بە ئیلحادی ئیسلامی مولحید بوو بچێتە ناوچی پێناسەی ئیلحادی غەربی بۆیە لە تاریخی ئیسلامی کەسێکی وەکو ابن ڕاوەندی کەسێکی وەکو عەبدوڵڵای کوڕی مقەفع کەسێکی وەکو نەعوذ بالله من الشیطان الرجیم ئەم ناوانە مەسەلەن مولحید بوون کەسێک وەکو ئەبوبەکری رازی بەڵام ئەمانە مولحید بوون بە نبووەت مولحید بوون بە ڕۆژی قیامەت مولحید نەبوون بە نەبوونی خوددا واضح براکانم ئەمە لە چی ئەمە لە مێژووی ئیسلامیە بەڵام بابەتێک لە مێژووی ئیسلامیە یا قورئان کە باسی مولحیدین ئەکا قورئان کە باسی مولحیدین ئەکا جۆرێ لە مولحید هەبوون لە قورئانە خوای گەورە باسییان ئەکا پیان وتراوە چی پیان وتراوە دەهریەکان ئەم دەهریانە کێ بوون کە خوای گەورە لە قورئانە فەرمێ چی وقالوا ما هي إلا حياتنا الدنيا نموت ونحيا وما يهلكنا إلا الدهر وما لهم بذلك من علم إنهم إلا يظنون أما أنا بيوم تلاوتشي دهريا كان أم دهريانا خلقان يكبون باوران بتشي بو باوران تقريبا أجر زبانك دروز بيا بتناسخ أرواح بو وتوانا إما أمرين وأجين من أمرم أشمر روحي كسيكيتر أو أجي أو مردش روحي كسيكيتر يعني شيء أويش كيما لنا وأدا زمان وروجقارة نخوايكي خاوان صلاة وخاوان إرادة وويست خاوان بڕیار زمانە ئەما پلیشێنێتەوە باوەڕان بەچی نەبووە ئۆتۆماتیک یان من ضمنی ئەم قسانیان باوەڕان بە بوونی خوا نەبووە قەنەعەتیان وا بووە ژیان ئەزەلیە و ئەبەدیش واتە ئەڵێ چی وما نهلكنا إلا الدين نموت ونحيا إما أجين وأمرين يعني أم هنا چۆن بڵێ دووبارە ئەبێتەوە هەر بووە هەر ژیان و مردنە و هەر ئیشمێنێ مردن لێرە معنە ئەوە نییە کە ئیتر کە مرد تەواو ئەڵێ کە مردین ئەچنە چی لە نەفسێکی ترا زیندووە بینەوە ئەمە دەهرێکانە پێوتراوە تقریبا ئەمانە خەڵکانێک بوون لە سەردەمی سەدری ئیسلام بابن لە پێش ئیسلامە بوون لە سەردەمی سەدری ئیسلامیشە هەر کەم تاکوتێکیان بووە
شيخ بڵێن نەک شێخ جەمالەدین ئەفغانی کتێبێکی باسی ئەمانە ئەم جۆرە خەڵکانە ئەکات وەروەها ئەم جۆرە خەڵکانە کە لە سەردەمی خەلیفە مەئمونە کەس بڵێن خەلیفەیەکی عەباسی بوو و بیری معتەزیلەی برەو پێدا ئەم خەڵکە تۆزە زیاد بوون ئەم داهریانە تۆزە زیاد بوون بەڵام نظامی معتەزیلی کە خۆی کەسێکی معتەزیلیش بوو خۆی ئەڵێ زۆر توانیوێتی بە شێوەیەکی عەقلی و بە شێوەیەکی ورد چیە بکە ڕەدی ئەم داهریانە بداتەوە و تەقریبەن وەکوڵێ تۆویان نێڵێ وەکوڵێ تۆوی ئەم جەماعەتە نەما بەڵێ ئەم لە سەردەمی ئیمام جەعفەری سادیق شابوون ئەمە وەکو معلومەیەک ئێستا بێنە سەر چی خوشکانی من برانی بەڕێزم إلحاد لقرآن شون هاتو أما كتاي باسك من إن شاء الله سرتانيشن لإسلام لقرآن وشيء إلحاد شون هاتو شوار آيات من هي لقرآن أما جيب وشيء إلحاد هر شوار آياتك إن شاء الله يخوينه سبب سريعي هر شوار آياتك معنى إلحادي بمعنى نكولي كردن لبوني خوانية بمعنى لغوي كوت معنى لا دعنا لما بستيك ولا اشتيك بو معنى هاتو آيات يكم خواهي قولا فرمتشي ولله الأسماء الحسنى فادعوه بها وذروا الذين يلحدون في أسمائه في أسمائه واتاتشي واتا خواهي قولا كومالا چي هيا كومالا ناو صفاتي هيا بيغمر خواه صلى الله عليه وسلم فرمتشي إن لله 99 اسما 100 إلا واحدة فمن أحصاها دخل الجنة معلوم الجنة بتاعنا أم صفة ناواني خواهي قولا لقرآن وللسناب وإيمت ومال كراوه هەروکو معلومەیەکی بچووک هەر سیفەتێک هەر ناوێک قورئان تۆماری نەکرد بێ سونە پێی نەوت بین ئەوە نە ئەتوانین بیدێنە پاڵی خوا نە ئەتوانین ئەگەر قورئان و سونە تۆماری کرد بێ لە خوای گەورەی بکەینەوە کەواتە ئیسباتی ئەوە ئەکەین لە قورئان و سونە هاتووە نەفی ئەوە ئەکەین لە قورئان و سونە باس نەکراوە وازحە براکانم باش ئەفەرمێ چی ئەفەرمێ خوای گەورە کۆمەڵی ناوی هەیە بەم ناوانە ئێوە دوعا بکەن واز بێنن لەو کەسانەی لە مانا و مەبەستی ئەم ناوانە لە ئەدەن تەمان قورئان کە دابەزیوە خوایەکی خەبیر و عەلیم دایبەزان دوای زانی وێتی دوای 100 ساڵ لە مێژووی ئیسلامی دەیان فێرقە لەسەر ئەسما و صیفات گرفت دروستەکەن دایاها فرقه مبالغه نه بمن دایاها چەندین فرقه لەناو ئیسلام و عوسمانان دروست بووە کێشەکان هەر لەسەر چی بوو لەسەر ئەسما و صیفاتی خوا بوو خوای گەورە فەرمی ئەوانەی کە مانا مەبەستەکانی خوای گەورە ناوەکان و صیفەتەکانی خوای گەورە لا ئەدەن لا ئەدەن ئێوە واز لەو خەڵکانە بێنن شوێنی ئەوانە مەکەون هەنێک کەس ناوێ بۆ خوا قەرار ئەدەن کە خوای گەورە بۆ خۆی قەراری نەداوە فەیلسوفەکان ڕازی ابن سینایان وچی خوای گەورە برتیە لە کوتلەیە لە عەقڵ یان عەقڵی یەکەمە یان خۆمان لە عەشاری خۆمان ئەمانەوە چی خوای گەورە حاشا یعنی بێئەدەبی نەبێ وەستاکەریم قسەیەکی وا ئەکرێ لە عەشاری خەڵکە ئەو وەستاکەریم بارانەکەی باراند وەستاکەریم نازانم چی ئەمانە ئەم ناوانە کە خوای گەورە قەراری نەداوە بۆ خۆی نابێ من و تۆ قەراری بدەین با مەفهومەکەش تەواو بێ با معناکەشی تیا بێ وازەحە براکانم خوشکەکانم بەڵام من و تۆ چیەکەین بۆی قەرار نادەین دووەم هەر ناوێک خوای گەورە کە بۆ خۆی دایناوە بە مەبەستێک بە معنایەک ئێمە نابێ ئەم ناوە تەویل بکەین ئەم ناوە تەویل بکەین خوای گەورە کە مەسەلەن ئەفەرمێ یەد الله فوق ئەیدیهم ئیتر خوای گەورە ئەفەرمێ دەستم هەیە ئیتر من نابێ ئەم دەستەی خوای گەورە چییە و چییە و چی نییە ئیسپاتی یەکەم بەو شێوەی کە هەیە كيفية جملة چۆنیەتەکەی و تەویلەکەی هەموو یەگەڕن بەلای خوای گەورە ئەڵێم کەما یەلیق بجلاله هەر كل شيء بەخوا واتە چی یەکەم واتە معناکەی بەلاڕیا نابم یان نابێ نکۆڵی لە ناوێک و سیفەتی لە سیفەتەکانی خوا بکەم خوای گەورە علمی هەیە بە جوزئیاتی گردون ئەزانی یعنی چی قسە یعنی ئێستا من ئەم ئەوە خواردم للوح المحفوظ خواي قورا نسيب أي زاني كمن أم أخو وما تسقط من ورقة إلا يعلمها يقل لدار بكوية خواروا خواي قورا علمي بيه أما جزئيات كونية دي فيلسوفاني هر إسلامي وكفارابي ومن سينا يعني خواي قورا علمي بكلياته واتا أزاني مثلا من على كم ناوي مثلا داتو كي بيت خيزان مثلا باوكم كي وانا أبش تاني كليات بەڵام علمی بەچینیە بە جزئیات نییە
من خەڵکی کوێم و لەکوێ دائانیشم و چی ئەخوێنم و نازانم چی دەینا ئەمە چییە ئەمە کەواتە چییە کەواتە ئەمە دەستدرێژیە بۆ سەر علمی خوا علمی خوای گەورە علمێکی علمی بەکولیات هەیە علمی بە جزئیاتیش هەیە علمی ئەزەلیە و علمی ولا يحيطون بشيء من علمه هیچ کەسێکیش ناتوانێت چواردەوری علمی خوا بدا و علمی فراوانە کاتێک تۆ ئەمە واکەی ئەمە تۆ چی کردووە لەم بابەتە لاداوە اینجا شوباندنیش ناکەین با زۆر لەسەر نەڕۆم ئەمە ئاەتی یەکەم ئاەتی دووەم خوای گەورە فەرمی إن الذين كفروا ويصدون عن سبيل الله والمسجد الحرام الذي جعلناه للناس سواء العاكف فيه والباد ومن يريد فيه بإلحاد بظلم نذيقه من عذاب أليم وشيء الحاد لا بكاراته بلان بمعنى أو إلحادين باس ما قلت الله أو كساني كافرن ريغريا كان لديني خوا ولا تشون جور تكباسي كي باسي بمنامه حديبيه لكاتي ركودنامه حديبيه بلين أو صالي ششي هجريك بين خاصه مستي عمره يبكاتو ركودنامه حديبيه دروز عمره كان نكد ريغريا كان لو يبشنا مالي خوا ئیتر ئایا ئەو خەڵکی مەکەن یا خەڵکی دەرەوەی مەکەن ئەفەرمێ ئەمانە هەر کەسێ ئەوێ لەو شوێنە لە بەرنامە و مەبەست و ئامانجەکانی خوا لا بدا ئیتر ئەم ئامانجە چییە لەناو مەسجد الحرامە شرک بکەی ستەم بکەی چۆن بڵێ مەناسیکەکان خۆی جێبەجێ نەکەی مهم لادانێ بکەی لەو شتانێکە هەیە ئەمە چییە نذیقه من عذاب ئەلیم ئەمە چییە ئەمە خوای گەورە سزایەکی تۆڵەسێنە بۆ ئامادە ئەکا بەڵێ آياتي سيم خواهي قولا فرمتشي إن الذين يلحدون في آياتنا لا يخفون علينا أو كساني لو بلغوا نشاناني كإيما بوما ناردون إما دو جوار بلغوا نشانا من هي خشكاني مبلاني بلغي كان بلغي مكتوبة قرآن آياتي مكتوبة آياتي ترماني آياتي وكوالي مقروءة هنا منظورة بلى يعني تو أم قردونيه أم كونيه یەکێک یارمەتی کەسی ئەدات تۆ لە دوور ئەیبینیت ئەمە ئاەتێکە بۆ تۆ ئەمە چۆن بڵێ دەرزێکە بۆ تۆ یەکێک لە شوێنەکە زوڵم لە کەسێکە ئەمە ئاەتێکە بۆ تۆ دەرزێکە بۆ تۆ یعنی هەردوو جۆرە ئاەتەکە ئەفەرمی هەر کەسێ لەو ئاەتانەی ئێمە بۆمان ناردووە لا ڕێ بگرێ و مەیلی پێنەدا و لا بدا لای ئێمە ئەمە کەسە شاراوە نییە لا ئێمەم کەسە چییە شاراوە نییە پێ ئەزانین چییە سزای خۆی بۆ ئەدەیت بۆ یاڵێ چی ئیمامی طەبەری إن الذين يميلون عن الحق في حججنا وأدلتنا ويعدلون عنها بەڵام بەچی تەکذیبا بها وجحودا بها ئەو کەسانەی بەو بەڵگە و نیشانانەی ئێمە ناردومانە لا ڕێ ئەگرن چیەکەن بە درۆی ئەزانن نوکۆڵی لێ ئەکەن ئەو کەسانە لە ئێمە شاراوە نین ئەمە ڕەشەیە لا يخفون عنها هەچیە هەڕەشەیە مەبەستەکەدا چییە هەمانە لادەن هاتووە ئاەتی چوارەم و کۆتایی سەرتانێشێنم خوای گەورە فەرمێکی ولقد نعلم أنهم يقولون إنما يعلمه بشر لسان الذي يلحدون إليه أعجمي وهذا لسان عربي مبين کۆتا ئاەت ئەفەرمێ ئێمە بە دڵنیایی ئەزانین ئەی کافرەکان ئێوە ئەڵێن چی ئەم قورئانە کەسێ فێری ئەم محەممەدەی کردووە بەڵام ئێوە ئەو کەسە کێ گوایە بۆ بحیرە ڕاهب بووە بەڵام ئێوە بزان ئەو کەسە زوبانی عەرەبی و لیسانی عەرەبی نازانێ ئەی ئەم قورئانە لیسانی عەرەبیە لیسانی عەجەمی نییە بۆیە لسان الذي يلحدون إليه واتا أو زباني وشي لأكن معنى ميلة أيضا بالي أو كسا أو أعجمية بلام لساني قرآن وزماني قرآن لساني كي عربية كواتا شيء كواتا وشيء الحاد لم تشوار آياتات شيء لم تشوار آياتا هاتوا لهر تشوار آياتك تقريبا لتشوار من النبي بمعنى لادان لتشوار ما تقريبا معنى شيء ميلدان وبالداني تياه ميلدان وبالدان لا كسيكي أعجمية بله سبحانك الله وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك